بینەران بیسەرانی خۆشەویست دووبارە سڵاو خۆشەویستان وەک پێش لە ناوبڕەکە ئاماژەمان پێکرد کەیسیەم جارەمان کێشەی نێوان ئەم براژنەیە ئەم خوشکە بەڕێزەیە لەگەڵ ئەم خاتوونەیە کە دشیەتی کە نازام لە هەموو کوردستان پێڵێن دش یاخود خوشکی براکەیەتی با لە خاتون جەنابتەوە وەکو دشێک کنێ وەکو خوشکی براژنتە ئەم کێشەی لە ناوم خێزانی ئێوە هەیە لەسەر چییە یعنی نەئەکرا باشتر وەکو جەنابتان ساڵی خەریکە ژیانمان لێبێ بە دۆزە خۆ ئاژا و ناخۆشی و نە ئەو مرتاحە و تەبەن نە ئێوە مرتاحە بن یعنی کێشەکەی ئێوە لەسەر چییە تا ئێمە بتوانین هاوکاریتان بکەین. زۆر سپاس کاکتۆریان دەستخۆشی بەرنامەکە لە یەکەم کام دەرفەتە بوو. ئەم براژنی منە ئەمانوێت کە چارەسەرێکمان بۆ دۆزیتەوانە هەر کەسی خۆمە بۆ نمونە براژنم زوو چێتە دەرەوە پرس بە کەس ناکات ئێمەش ناوێرین بۆ براکەمانی باسکەین لەبەرەوەی ترسین کێشەی گەوری ڕووبدات و کێشەی گەوری بەدواوە بێت. ینی مەبەستەوەیە یەکێک لەو خاڵانی کە ناکۆکن لەسەری زوو دەرەوە بەڵێ پرس بە هاوسەرەکەی یەکات یا بەویشی نەکردووە بەبێ بە کەس ناکات بێوەش ناکات نەخێر باشە خاتون گیان بەخێر بی سپاس بۆم دەرفەت ینی ئەم خاتون ئەگەر براکەی لە ماڵ نەبێت کە هاوسەرەکەی تۆیە ئەکی دەمان شوێنی براکەیان نەتوانن بگرنەوە شەرعەن ڕێ یعنی ئەتوانی بڵێن ناحی اجتیماعی بڵێستێ بێ یعنی جەنابێ لە ماڵی خۆتان تاو ماڵاوایی کردو ئێستا چوویتە ماڵێکی تازەوە بۆچی زوو چیتە دەرەوە ینی ئیشەکان چییە کە ئەمانی وای ئیزعاج کردووە دیارە بەراوردیان کردو بە خێزانی تر بووکەکانێنەوەی ناچێتە دەرەوانێ یا با بڵین براژنەکانێنەوەی ناچێتە دەرەوە کێشەکەی بۆ دروست بۆ لەسەر چییە دەستخۆش وایە کاک دکتۆر ئەنجا کەس هەیە نەچێتە دەرەوان ینی ماڵە پێویستی بە هەموو شتێکە ناچاری بچی بیکڕی ئەمانیش هەموو کاتێک من بچمە دەرەوە ئەوان بپرسن بۆ کوێ چیت یان ئەوە تا بێ بچم بیکڕم یان ئەبێ بچم بۆ ماڵی باوکم یان خزمەکانم ماڵ پێویستی بە هەموو شتێکە زەرورە بچیتە دەرەوانیان بڵێ بۆیە هەموو کات پێویست ناکە من بەوان بڵێم هەموو کات پێویست ناکات جەناب دەڵێ بەس خۆ جارجارێ هە بەخسەکانی خۆتاڵی هەموو کات ینی کەواتە هەندێک کات پێویستەکە بۆ هەندێک کاتە پرسیار ناکەی هەندێک کات پرس بە هاوسەرەکە مەکەم پێویست ناکات شەکانم هەموو کات تەداخل بکەن ژیانی خۆمە ئەوان چۆنە کچی من ینی ئەوان تەمەن نامەیان پێشتر نردووە جۆست تایە ینی یەکێ لەوانە ئەڵێ هیچ بوشێکمان نبینیوە هیچ براژنێکمان نبینیوە بەقی ئەم چێتە دەرەوە زۆر بچێت زۆر بگەڕێ ینی خەڵکەچی بۆ ماڵی دایک و باوکی لەماین کات جارێ دوو جار کاکە سێ جار کاکە چوار جار هەفتەی جارێک بۆ نمونە تۆ ماڵ و مناڵە ینی ئەمانیش کەستن ینی ئەبێ ئێستا تۆ بە جۆری خۆ بگونجێنی کە ئەمان هەستکات تۆ تاکیشی لەوان کچی من نەک غەریبێ بیت تەنیان وەکو تێل بیتەوە بڕۆیتەوانێ و پرس بەوان نەکەی ئەوڵێ من ئەگەر بچم شتێ بکڕم لە بازار یا بچم بۆ ماڵی باوکم دایکم چ پێویستەکە بە ئێوە بڵێن کاکتۆریان پێویست ناکە هەموو ڕۆژێک بچیتە دەرەوانێ هەموو ڕۆژە پێویست ناکە بچی بۆ ماڵ باوک و خزمەکانت تۆ ماڵ و مێردی خۆت هەیە و جارجاری شتوانی بە براکەم بڵێ شتەکان بکڕێت پێویست ناکەم بوو تۆ دەقەیە بچیتە دەرەوە بۆ شت کڕین یانەوە تا ئێمە هەین ئەگەر پێویست پێبێت یەکێکمان بین لەگەڵ تا شتە بۆ هەڵگرین شت کڕی لە دوکان بیهێنینەوە ئەوە چی تایە چی شتێکی تایە ینی منطقێکی تایە خاتون جان ینی هەندێک جار ئەگەر بە هاوسەرەکە بڵێ لەگەڵ خۆتایی توانین 2 کیلۆ پەتاتە بکڕە شتێکان دەشتی زەڕوری قەی ناتوانانی یا جارجارێک ئەمان بۆ لەگەڵ خۆ نابی تۆ کە با بڵێن خوشکی هاوسەرەکەتە وەکو خوشکی تۆش وایە ئەین لەگەڵ دەستە خوشکێکتا لە کۆمەلگاشە خۆ دەزانی بە قوربان ئافرەتێ بە تەنیا بڕواتە دەرەوانێ و زوو بچێتە دەرەوانێ و ینی خەڵکەیە بێڕەحمە خۆڕاستە چوونە دەرەوەکەی توی شتیانێ بەس هەیە بێڕەحمە لەوانەیە قساکە لەوان تعلیق لەوان بە بڵێ ئەمە ئەم براژنەتانەوە چی هەموو ڕۆژە نەمان بینی حدەچێتە دەرەوە یەت و ئەڕوا ئەمانیش بە شەرینی تە خۆ دەزانی قسە و قسەڵۆک کاریگەری لەسەرمان هەیە ینی چی تیاگەر ئەمیش لەگەڵ خۆبەری خوشکی تری هەیە وەنێ جەنابێ ئەمە ساو لەگەڵ خۆبەری کەسێکیان باشە کاک دکتۆرجیان کاتێک منەچم بۆ ماڵیان ئەحمەدی هورای خۆێزانی ئەڵێکی خۆیان تەحمولی قسەکانێکن باشە هەر من هەر کاتێکچم بۆ ماڵیان یان مناڵەکانە نێرمە خوارەوانێ ئەوان یان لیان ئەیان یان قسەیان لێ دەرەکەن
باشە کاک دکتۆریان من هەر کاتێ بچم بۆ ماڵی دایکمیان خزمەکانم بۆچی ئەوان ببم ڕاستەکە تۆ بۆ ماڵی دایکی و بۆچی مەسە بۆ نمونە لەوانێ حەز ناکات تۆ بچی بەڵێ کاکتۆر کەدا چێ بۆ شت کڕینیان بۆ بازار ئێمەش حەزەکەیم بچین لەگەڵێ بەس خۆشت نییە ئەنی جاری وا چێ بۆ شت کڕین بۆ شت کڕین کاتێ بچی بەڵێ هەر ئەوە نییە کێشەی تریش هەیە بۆ نم براژنم لە قاتی سەرەوەیە بە مانگ نایەتە خوارەوە بۆ مامان دایکم بەتەمەنە و حەزەکات بێت خۆی مناڵەکان بەڵام ئەم سەرڕای ئەوەی کە خۆشی نایە ڕێگریش ئەکاکە برازەکانم بێنە خوارەوە بۆ لامان بەشایی بۆ ناچی بۆ ماڵێ باوکە ینی تۆ دایکی ئەمان خەسووتە ینی دایکی هاوسەرەکەتە بۆ ناچی بۆ لای ئەو بۆ لای ئەمان وا دشێ خراپ بوو دوان خراپ بوو ماخوو لەمیان خراپ بن باشە من هەر کاتێچم بۆ ماڵی ئێوەیان هێمە خوارەوانێ ئازادی برای چیڵێت خۆیان تەحمولی قسەکانێکن یان من مناڵی چی بنێرم هەر کاتێک بناڵ نێرمیان لی ئەدەن یان قسەی لێ دەرەهێنن بەڵێ قسەی چی کاکتۆر ئەوەیمە جاسووز نین و مناڵەکانیش خۆیان لەسەر یاریەکەن و شەڕەکەن و خەتای ئەمەی تیانە خۆیان بێ لەگەڵێک ئەم لەوانی لەسەر و گوێی لێ بۆ ئازانی ئێوە لێن بەڵێ و باسی براکەمەکە ئەم خۆی براکەم نەخۆشە نەخۆشی درێژخایانی هەیە و کە تووڕە ئەبێ قسە بە هەموو نەخۆشی ئفلیجی مێشکی هەیە خاون پێداویستی تایبەت بڵێ درێژخایانی هەیە و قسە بە هەموو مانەڵێکە تووڕابێ و هەمووی دەوشە نازانێ و ئەمە گەبراژنێکی باش بووە هاو بێ هی هاوکاری ئەمە بکە و هاوکاری و دایکە داماوەم کە لەگەڵمانایە و ئەو خۆی زانێکە ئەو نەخۆشە کە چەندێک ئێمە هیلاکە بین بەدەستەوە ئەبێ هاوکارمان بێ و نابێ ئەو بکە بە بیان و کە ئەوەیە نێتە ماڵمان بیکا بە بیان و بۆی نەیە بەڵام ئەو بیانی ئەوەیە کە نایەت و یارمەتیمان نادا و ئیشێکمان لەگەڵ بکە باشە خوشکی من ینی ئەو برایانەڵێ ئفلیجی مێشکی هەیە ینی کەسێکە پێڵم خاون پێداویستی تایبەت وەڵڵی هەر کەسێ یارمەتی ئەوانە با خزمەتیان کە من دڵنیام خی گەورە لەوانەیە هۆکارێ بێ بۆ چوونە بەهشتان ینی چیتیایەگە تویکە خاون پێداویستی تایبەت بێ یا ئفلیجی مێشکی هەبێ و کۆڵە چەمگوشەیە گەزانێت چکەوانە لە ناحی زمانیشە دواکەوتون ئەبێ ئەو چەمگوشەیە چی بێ بیڵێ حتا ئەگەر جنێویش بێ قسەی ناخۆشیش بێ بە ئێوە شۆ قساناڵێ یا بەس بەوە براکەتان مەسە قسە بە ئێوە ژەڵێ قسەی ناڵێ ینی بە ئەخۆی ئەو کەسانە گەشیان دواکەوتووە ینی تۆ بێ ئەوە لە دڵ بگری بڵێ وەڵام من لەبەر ئەوە ناچم و باکسەوە تۆ مەفروزە بچی هاوکاریان بکە کچی من یارمەتیان بێ وەڵڵاهی کە یەخوا کەس مناڵی خاون پێداویستی تایبەتی نەبێ بەخوا و خێزانانی کە مناڵی خاون پێداویستی تایبەتی ئێمە لە نزیکەوە زۆریانە ناسین ئەزانی چەند ماندوون چەند هیلاکن پێویستیان بەوەیە خەڵک هاوکاریان کات ینی لێرەیە نازانم ئەبوایە تۆ ئەوە نەکەی بە پاسا و نەچی بۆ ئەوێ ئەبێت تۆ زۆر لەوە گەورەتر بێکچی من یعنی لە ناو خێزانێکە ئێوە بەیەکەوە کێشە هەرە بێت چۆن کێشە نابێ ئێبایەکێکتان لێبور دەبێت ینی چۆنە بێ ئەوەی نەکرد ئەوە ناکەم ئەوە ناکەم ئەوە ناکەم چیتر هاتە بووی وایە کاک دکتۆر ڕاستە هەر کاتێکگەم مردی منە چی شتێکە کڕێت بۆ ماڵەوە حەزی لە شتێ بێت پێشەوەی بێتە سەرەوانێ ئەم دشانی من لە خوارە و علاگەکانی پێ بەتاڵەکەنەوانێ ئەنج قسەی پێڵێن ئەویش تووڕابێت دوای هێ قسە بە منەڵێت وایە خاتون ئەبێت تۆزەی لەخوا بترسی شتیوانە ئەو بختیانە کاکتۆر براکە و بەتاڵ ناکەنەوە ینی بڵێن شتەکانی چیەکڕێ ئێوە لێ سنگ بەتاڵیەتە سەر شتێکی کەم لەخوا بەزیابێمە هەموو شتێکمانێ و لە هیچمان کەم نییە و براکەم خۆی شتێنێتەوە گە دایک و برا نەخۆشەکەم حەزیان لێبێ لەوە چەکەمێکیان بەژە ئەم برانژنم زۆر گەوراکە لەبەرەوەی بۆ نمونەی مەجایوە ماڵی باوکم شتێکە کڕین بەشی ئەوانی لێدەین عیب و شوورەی نابێ ئەو باسی ئەم شتانە بکات ئێوەش بەشیوانێ جاوز تەبیعی یەکسی من ینی کوڕکەیەتەوە گەر علاگەی پێ مادەم ئێوە لە خانوویەکان ئێوە لە قاتی سەرەوە لە قاتی خوارەوە ئەکید بە بەردەمی ئەوانایە یعنی ئەگەر منە برایەکی هەیە خاون پێداویستی تایبەتە دایکێکی هەیە یعنی ئەگەر حەزی لە با بڵێن مۆزێ بێ پرتەقاڵێ بێ سێوێ بێ ئەگەر حتا تۆش بی بە ویژدانێ عکسی کەینەوە تۆ لەو ماڵەیابی براکە و بە بەردەم تا سەرکەیە بە سێ چوار علاگەوە شتێک ئەگەر پارچەیەک شتی بەسیتیش بێ بداتێ پێ ناخۆشە ئەبێت تۆ خۆ بخیتە شوێنی ئەو کچی من زۆر احتیادیە باوکە جانێک شتێ ئەگەر لێ بێ ئەم کوڕە کە ژنی هێناوە خۆ ناتوانێت تەرکی دایک و باوکی بکات
ئەبێ ئێمە حساب بۆ هەر چوار لایەنەکە بکەین یعنی لە زۆربەی قسەکانە وا دەرەکەوێت تۆسێک کەم تەرخەمی لای تۆ بێ زیاتر زەمن لە دوایە بەعام قسە لەسەر هەموو یەکەم